سەرنەبێ بینەرانی شارپرێس گفتوگۆ دەکەین سەبارەت بە پرسی توندوتیژی دژی ژنان و جۆرەکانی توندوتیژی کە بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت و یاساکانی تایبەت بەو توندوتیژانەی کە بەرامبەریان ئەنجام دەدرێت. 25 نۆڤەمبەر لە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان دیاری کراوە و لە ساڵی 2008ەوە لە هەرێمی کوردستان کراوەتە یاسا و هەموو ساڵێک هەڵمەتێکی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە ماوەی 16 ڕۆژدا ڕادەگەیەنرێت لە ڕێگەی چالێکی جۆرە و جۆرەوە بۆ هۆشیارکردنەوەی تاگەکانی کۆمەلگا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ خات و ڕۆژگار ئیبراهیم پارێزەر. خات و ڕۆژگار سڵاوت لەبێ ئەم کاتت باش. لە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژناندا ئەمڕۆ لە شاری سلێمانی پێشانگایەکتان کردەوە. ئەگەر سەرەتا باسێکی ئەو پێشانگایەمان بۆ بکەیت و ئەو کەیسانەی کە لە پێشانگاکەیە خرانە ڕوو باسێکی ما بۆ بکەیت. فەرموو. مارک یەکێک لە ڕۆژەکانی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان هەستاین باکردنەوەی پێشانگایەک و بە دۆکومنتکردنی ئەو کەیسانەی کە بەرامبەر بە توندوتیژی ئەکرێت بەرامبەر بە ژنان و ئامانجمان وەکو ڕێکخراوی یاسا و ژیان و بە هەماهەنگی دەستەی مافی مرۆڤ و بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ژنان هەستان باکردنەوەی ئەم پێشانگایە کە فکر و بیرۆکەکە و کەیسەکانیش کە خاص تایبەت بە خۆمە بەپێی ئەزمموی کارکردنی 7 ساڵ بۆ 9 ساڵ پارێزەرایەتیم کۆمەڵێک کەیس لە دادگاکاندا هەبووە کە هەندێکیان خۆم پارێزەری بووم بە پێویستم زانیوە بە تایبەتی ئەو کەیسانەی کە هی توندوتیژی ژنان بووە پێویستم زانیوە بەرچاوڕوونی بین بە کۆمەڵگەی کوردی کە پیشانی بین کە تا ئێستا توندوتیژی ژنان و توندوتیژی خێزان و توندوتیژی مناڵان تا ئێستا لە کۆمەڵگەی کوردی بەردەوامە و ساڵانە لە زیادبووندایە و لە کەمبووندانە و چالاکیەکەی تایبەتە بە ئەو کەیسانەی کە نزیکی 4 ساڵە خۆم بە دوایانە ئەگەڕێم کە پێی ئەوترێ کەیس یاخود ژنانی کوژراوی بوون ناو کە لە گردی سەیوان گۆڕەکانیان بە شێوەیەکی زۆر نامۆ دەرئەکەوێت هەر کاتێک کە سەردانی ئەو گۆڕەکەی هەستێکی نامۆت لەلا دروستە بێ وەکو ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان لەم کۆمەڵگەیە یا وەکو کیژێکی من یاخود یەکێکی تر لەم کۆمەڵگەیەدا نەژیابێتن وەکو ئەوەی کە ژیان بۆ ئەوان حرام بۆ بێت بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە ئەنێژرێن بە شێوەیەکی زۆر ناشرین لە سوچێکی گۆڕستانە لە قەبرێکی سارد و سڕدا ئەنێژرێن تەنها لەبەر ئەوەی پێی ئەو تێژن جا هۆکاری کوشتنەکەیان هەر شتێک بێ بۆ نمونە بە هۆکاری تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ بە هۆکاری ناپاکی هاوسەرێتی بێ بە هەر هۆکارێکی تر بێ کە توندوتیژی بۆیان حەڵال کراوە و کوشتن بۆیان حەڵال کراوە. بەڵێ ڕۆژگارخان لە دوو چالاکی جیادا لە شارەکانی سلێمانی و لە شاری هەولێریش ڕێگری لە ژنان کرا کە بەشداری لەو لە چالاکیەک و لە بەشداری لە پێشانگایەکە بکەن. لە شاری سلێمانی لە یەکەم ڕۆژی هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە ڕێگریان لێکرا کە کۆنگرەیەکی ڕۆژنەماوانی خۆیان ئەنجام بن کە بڕیار بوو کۆنگرەکە ئەنجام بدرێت. لە لایەکی دیکەوە لە پێشەنگەی نێودەوڵەتی لە شاری هەولێر ڕێگری لە ژنان کرا لە دووەم ڕۆژی هەڵمەتەکەیە ڕێگری لە ژنان کرا کە لە پێشەنگاکەیە بەشدار بن. ئایا هۆکاری ئەم ڕێگریکردنە چییە لە کاتێکدا هەڵمەتێکی 16 ڕۆژی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ڕاگەێنراوە؟ بەڕای من ئەمە سوکایەتی کردنە کە لەم مانگە بەژن کراوە یعنی خۆی مانگەکەم 16 ڕۆژی توندوتیژی دژی ژنانە ئەسڵەن ئەبوو نەک تەنها ڕۆژنامە بەڵکو کۆنگرێ ڕۆژنامەوانی بەڵکو ئەبوو چەندین بەڕاستی چالاکی ساز بکرایە بۆ ئەم ڕۆژە و بەڕاستی من بە سوکایەتی ئەزانم کاتێک کە کۆمەڵێک ئافرەت کۆمەڵێک ژن ڕێگەیان لێ ئەگیرێت بەشداری لە پێشانگایەکە بکەن یاخود بەشداری لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیدا بکەن لە کاتێکە ئێمەی ژن پێویستە پشتگیریمان بکرێ ئێمەی ژن پێویستە هەموو کاتێک وەکو قەڵا لە پشتمان بن بۆ ئەوەی بتوانی خۆمان دروستکەین بەڵام ئەم هۆکارانە ئەبنە هۆی ئەوەی کە ژن نەتوانێت خۆی دروستکە ژن بڵین بە چاوی دوو هەم سیر بکرێ بەڕاستی ئەمەش خۆی لە خۆیدا سوکایەتیە بەرامبەر بە ئافرەت ئەکرێ و بە تایبەتی ئەمەی کە ئەم دوو ڕۆژە ڕوویداوە زۆر بەداخەوە. بەڵێ ئایا توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستاندا دەتوانین بڵین وەک ساڵانی ڕابردوو کە باز لە ڕێژەیەکی زۆرەکرا توندوتیژی دژی ژنان هەبوو
دەکرێت بڵین وەکو ساڵانی ڕابردوو هەر بەردەوامە و ئایا زیادی کردووە یاخود ڕێژەکە چۆنە؟ طبعا ئەگەر بینە سەر ڕێژەی توندوتیژی دژی ژنان ئەتوانم بڵم لە ساڵی 2007ەوە لە کوشتنی دوعا لە کوشتنی شاناز لە کوشتنی بەناز کۆمەڵ لە کوشتنی تر بەڕاستی لە حاڵەت دەرچوو بوو بە دیاردا و ساڵ بە ساڵ لە زیادبووندایە ئەتوانم بڵێم لە ساڵی 2013 هەتاوەکو 2019 6,000 یعنی 6 ئەوەندە زیادی کردووە توندوتیژی دژی ژنان و توندوتیژی ئێمە بە تەنها ناڵین کوشتن کاتێکە توندوتیژی بەرامبەر بە ئافرەت ئەکرێت ناڵێت بەس تەنها کوشتن بەڵکو چەندین جۆر توندوتیژی هەیە کە بەرامبەر بە ئافرەتان ئەکرێت و ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ مانگ بە مانگ لە زیادبووندایە وەکو جەنابەت ئاگاداری ئەم ساڵ مانگی ڕەمەزان بە تایبەتی نزیکی 7 ژن خۆیان کوشت وە کوژران ئایا هۆکاری ئەمە چییە؟ ئێمە زۆر زۆر پێویستە وەکو پارێزەران وەکو ئافرەتان بە تایبەتی بۆ هۆکارەکانی بگەڕێن دەست بخینە سەر ئەو برینە کە ئایا بۆچی ئەم توندوتیژە ئەوەندە ساڵ بە ساڵ زیادەکە بەڵام وەکو ڕای خۆم وەکو پارێزەر ئەیگەڕێنمەوانێ بۆ سوشیال میدیا و زۆری بەکارهێنانی ئامێرە ئەلیکترۆنیەکان و خەرە بەکارهێنانیان. بەڵێ خات و ڕۆژگار بەچی ئەوترێت توندوتیژی ئەو توندوتیژانی کە بەرامبەر خانمان ئەکرێت چی؟ بەڵێ طبعا توندوتیژی چەند جۆرێکی هەیە ئێمە ناتوانین بڵین بەس تەنها توندوتیژیە بۆ نمونە کاتێ ئافرەتێک ئەچێ بۆ بازار تەشیرێکی پێ ئەەکەی ئەمە خۆی توندوتیژیە بەرامبەری ئەکرێ یاخود بۆ نمونە کاتی دەنگدان تۆ بە زۆر بە ژنێک ئەڵی ئەبێت تۆ بچی دەنگ بۆ دیستەبل بە زۆر ئەمە خۆی توندوتیژە بەرامبەری ئەکرێ یاخود بۆ نمونە لێدان بەدەر لە کوشتن کە ئەوە هەر توندوتیژیەکە کە بەرامبەر نەک بە جەستی ئافرەتەکە بەرامبەر بە ڕۆحی ئافرەتەکە ئەکرێ کەواتە ئەم توندوتیژی بە تەنها خۆی لەوەدا نابینێتەوە ئیلا ئەبێ خوێنی ئەم ئافرەتە بڕێژرێ یاخود بۆ نمونە ئەگەر تۆ ئافرەت بە کۆیلە بکەیت هەندێک ئافرەت دەسێ ئێمە کەسمان لایە بەڕاستی ئافرەتی وایە لەسەر ئەوە جیابۆتەوە کە ئەڵێ یعنی هاوسەرەکەم وەکو کۆیلە سەیرم ئەکات تەنها وەکو خزمەتکارێ سەیرم ئەکا کاتێک کە تۆ ئافرەتێک وەکو خزمەتکار سەیرەکەی لە ماڵەکەتەوە بەس تەنها ئیشی چێژلێنان و ماڵ بەخێوکردن بێ ئەمە خۆی لە خۆیدا توندوتیژیەکە کە بەرامبەر بە ئەو ئافرەتە ئەکرێت. بەڵێ لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەو توندوتیژانی کە بەرامبەر بە ئافرەتان ئەنجام ئەدرێت کامیان زۆر باوە کامیان ئەو کەیسانی کەیەتە بەردەستی بەڕێستان وەکو پارێزەرێک چی توندوتیژیەک زۆرێتە بەردەستان؟ طبعا کوشتنی تایە دەستدرێژی سەرتایە جا بەڕاستی لە ئێستادا ئەتوانم بڵێم نەک لە دادگاکانی نەک لە دادگای سلێمانی بەڵکو لە دادگاکانی هەرێمی کوردستاندا سێکسی مەحرەم زۆر بۆ زۆر بەداخەوەکە لە بینی باوکو کچ یاخود لە بینی خوشک و برایە زۆر بۆ زۆر بەداخەوە یعنی ئەگەر وا بێت بەڕاستی لە حاڵەت دەرەچێت و ئەبێتە دیاردا ئەمانە بەڕاستی جۆرەکانی ئەو توندوتیژانی کە بەرامبەر بە ئافرەت ئەکرێ کوشتنی تایە من خۆم ڕەنگە چەندین جۆری توندوتیژی کەیسی توندوتیژیم لەلا بێت کە لەلایەن کەسوکاریەوە بەرامبەری کراوە یاخود لەلایەن کەسێکی ترەوە بەرامبەری کراوە بۆ نمونە هەندێک جار بەرامبەر کوڕەخۆشەویستەکەی توندوتیژی بەرامبەر ئەکاجا بە مەسیجێک بێ یاخود لە ڕێگەی سوشیال میدیاوە بێ هەڕەشەکردن بێ ئەمانە هەمووی ئەچێتە بابی توندوتیژیەوە کە لە دادگاکانی هەرێمی کوردستاندا بوونی هەیە. بەڵێ سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان چ کاریگەرییان هەبووە لە زیادبوونی ئامارەکانی توندوتیژی دژی ژنان؟ طبعا ئەتوانم بڵم سەرەکیترین هۆکارە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرەکیترین هۆکارە بۆ بوونی توندوتیژی نەک تەنها بۆ بوونی توندوتیژی بەڵکو بۆ هەڵوەشاندنەوەی خێزانی کورد ئێمە وەکو ڕێکخراوی یاسا و ژیان بۆ بە تایبەتیش خۆم وەکو پارێزەر چەندین سیمینارمان ڕێکخستووە بۆ مەکتەبە بنەڕەتیەکان و بۆ مەکتەبەکانی کچان بە تایبەتی لەسەر چی سیمینارمان وتۆتەوە لەسەر خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلیکترۆنیەکان کە بەڕاستی ئەتوانین بڵین ئافاتی سەردەما یعنی ئێمە مۆبایلێکی بچووکمان پێیە بەڕاستی ئەتوانین بە هەردوو جۆرە بەکاری بێنین هەم بە خراپی و هەم بە باشیش بەڵام ئایا چەندێک بە خراپی بەکاری ئەهێنیت چەندێک بە باشی بەکاری ئەهێنیت ئەو کەسانێک چێن کە بە خراپە بەکاری ئەهێنن بەڕاستی ئەو کەسانن کە تا ئێستا بەرچاوڕوونیەکیان نییە یاخود لە ڕووی ڕۆشی فکری یاخود لە ڕووی دەرونی ئەمانە تا ڕادەیە کامل نین کە یعنی جهدێکی وایان هەبێ کە بتوانن ئەو ئامێرە بە شێوەیەکی جوان بەکاربێنن وابێکە نەکێشەی کۆمەڵایەتی بۆ خۆی دروستکە نەکێشەی کۆمەڵایەتی بۆ بەرامبەرەکەی دروستکە بۆیە ئەتوانم بڵێم سوشیال میدیا و خرە بەکارهێنانی ئامێرە ئەلیکترۆنەکان و بە تایبەتی سناپ و فەیسبوک و مەسنجەر گەورەترین ئافاتی سەردەمە لە ئێستاە. ئەو ڕێگە باوانی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەکار ئەهێنرێت بۆ توندوتیژی ژنان کامەیە لە چ ڕێگەیەک بەکارهێنرێت؟
بەتەکید ئەوە مەسنجەر هیچەوە ڕێگەیەکی سەرەکیە هەم کەسەکان زۆر بە خێرایی پەیوەندی دروست دەکەن لە بین یەکتریا بۆ نمونە ڕەنگە من تۆ یەکتری نەناسین بەڵام لە ڕێی فەیسبوک و مەسنجەرەوە بە ماوەی 1 سەعات ڕەنگە یەکتری بناسین و هەموو ژیانی یەکتری بزانین کە ئەمەش خۆی لە خۆیدا بەڕاستی کارەساتێک ڕوئەیە بۆ نمونە من زۆر جار ئافرەتانی ئێمە لەگەڵ ڕێز و احترامم ینی متمانە بە زۆر کەس ئەکەن ینی بەڕاستی سەردەمێک تێکەوتین ئەتوانین بڵین ناتوانین متمانە بە هیچ کەسێک بکەین بۆ گەنجی ئێستامان بە تایبەتی کچەکانمان زۆر ستاویلکانە بیر ئەکەنەوانێ نازانن یعنی ئایا تۆ کە لە فەیسبوک کەسێک پرسیاری شخصی تێ ئەکا پێویست ناکات تۆ جوابی بیتەوان و هەموو شتێکی ژیانی خۆتی بخەیتە بەردەست یاخود بۆ نمونە هەندێک کات لە ڕێگەی مەسنجەرەوە ڕسمی ڕووتی خۆی بۆ کەسێک ئەنێرێت بە شەرتێ من کەیسم لایە کە ئەسڵەن ئەتوانم بڵێم تەنها یەک مانگە ناسیویەتی ڕسمی ڕووتی بۆ ناردو یعنی چ مەفروزە لەوەی کە ڕسمی ڕووتی بۆ بنێری بۆچی کێشەی کۆمەڵایەتی هەم بۆ خۆ دروستەکەی هەم بۆ کەسی بەرامبەر و هەم بۆ باوکو دایکیش دروستەکەی کەواتە ئەتوانم بڵێم ڕێگە باوەکە کە سەرەکیترین هۆکارە مەسنجەر و فەیسبووکە. بەڵێ سەبارەت بە هۆشیارکردنەوەی خارمان بەڕێزت وەکو خاتونێکی پارێزەر چیت هەیە بۆ خارمان بۆ لە ڕووی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە؟ بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەردوو جۆرەکە ئەتوانین بەکاری بێنین ئەگەر بێت و بە شێوەیەکی باش بەکاری بێنی ئەنوا و ئەشکال زانیاریتیایە کە تۆ ئەتوانیت بەڕاستی سوودی لێوەربگریت و دواتر ئامێرێکە ئەتوانین بڵین ڕاستە سوودی هەیە بەڵام ئاگرێ لە ژیانی ئێمەیە یعنی بە تەنها یەک کۆمنت بە تەنها یەک مەسیج ڕەنگە ژیانی تۆ بخاتە مەترسیەوە لەبەر ئەوە تکایە تکاپ بە تایبەتی لە گەنجەکانی ئێستامان ئەو ئامێریکە بەدەستانەوەیە بە شێوەیەکی جوان بەکاری بێنن بە شێوەیەکی زانستی بەکاری بێنن هەوڵ بەن سوودی لێ ببینن لە جیاتی ئەوەی کە دائنیشن کۆمنتی ناشرین بۆ خەڵک ئەنووسن تەشریح بۆ خەڵک ئەنووسن ڕسم ئەگۆڕنەوانێ کۆمەڵەشت بەڕاستی ناکرێت ئێستا من ئەگەر پێت بڵم کەسێکم لەبەردەستایە بە تایبەت لەسەر کۆمنتێکی تیکتۆک ڕوویاوە کەسێکە کە طبعا نەوجەوانانن کە بە قەمەلی دراوە بەڕاستی تا ئێستاش لە عینایە کەوتووە یعنی ئەمە لە ڕیچیەوە لە ڕی سۆشیال میدیا و لە ڕی تیکتۆکەوە ئەمە ڕوویاوە کامە خۆی گەورەترین کێشە دروستەکە لەبەر ئەوە و بەڕاستی پەروەردەی خێزان زۆر دەوری سەرەکی هەیە بۆ نمونە ئەو موبایلە کە بەدەستی کچێکی خوار تەمەن 18 ساڵەوەی پێویستی سەرپەرشتی بکرێت لەلایەن باوکو و عایلەکەیەوە بۆی بزانن کە چۆن بەکار ئەهێنرێ و پێویست ناکە مناڵێکی 10 ساڵ هیچ یعنی موبایلی پێ بێت یاخود ئەگەر ئایپادێکی پێ هیچ پێویست ناکە تیکتۆکی هەبێ یاخود سیمێکی تیابێکە کۆمەڵێک تەلەفۆنات و ئەم شتانە بڕوا لەبەر ئەوە پەروەردەی خێزان زۆر دەورە بینێ خێزان دەوری سەرەکی هەیە لەوەی کە بەڕاستی ڕۆشنبیری بابەتە بە ئەندامانی خێزانەکەی دواتر ئێمە وەکو ژن پێویستە سیمینار ڕێککەین ئێمە خۆمان پرۆژەمان لەبەردەستایە بەڕاستی پرۆژەکەمان ئەوەیە کە ئیشەڵڵا دوای ئەم پێشانگایە هەستین بە ئەنجامدانی سیمینار بۆ مەکتەبەکان بە تایبەتی مەکتەبە بنەڕەتیەکان ئەوانەی کە تێکەڵن سیمینار ئەڵێنەوانێ بە تایبەتی لەسەر خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنەکان بۆ کافتریاکان هەرچەندە تا ڕادەیە کافتریاکان ئێستاکەم بۆ تاوانێ بەڵام ساڵی پار و پەرە زۆر ئەنی کافتریاکان هۆکاری سەرەکی بوون بۆ بەلاڕێدابردنی گەنج کە زۆر بە شێوەیەکی ناشرین مامەڵەیان لەگەڵ ئەکری و هەتا هەندێک جار ئەگەیشتە سەر ئەوەی کە تریاک لەناو کافتریاکانە ئەفرۆشا بە منداڵانی خوار تەمەن 18 ساڵ لەبەر ئەوە بەڕاستی ئێمە وەکو پارێزەران هەڵ ئەسین بە ئەنجامدانی سیمینار و بە تایبەتیش بۆ کچان ئەنجام نەدانی هاوسەرگیری پێشوەقت یاخود بۆ نمونە هاوسەرگیری بە زۆر کە ئەمانە خۆی هەموو توندوتیژیە کە بەرامبەر بە ئافرەتان ئەکرێ ئێمە پرۆژەکەمان ئەوەیە کە ئیشەڵڵا هەستین بە ئەنجامدانی سیمینار نەک بە تەنها لە چارچێوەی سلێمانیا بەڵکو لە شار و شارۆچکەکانی سریش دەست پێکرد. بەڵێ سەبارەت بە خۆکوشتن و ڕێژەی خۆکوشتن لە هەرێمی کوردستاندا ئایا ڕێژەکە چیمان پێ دەڵێت دەبەرزبوونەوەدا یاخود چۆنەوە سەبارەت بە خۆکوشتن ئایا کە لە حاڵەتێکدا کە پیاوێک کاریگەری هەبێت لەسەر ژنەکەی یاخود پیاوێک کاریگەری هەبێت لەسەر هەر ژنێکی دیکە کە خۆی بکوژە بگاتەوەی کە خۆی بکوژێ ئایا چی یاسایەکی گیرێتەوە؟ بەڵێ تەوان یاسای سزادانی عێراقی مادەی 408 هەیە کە تایبەتە بە تەحریزکردنی ئافرەتان بۆ خۆکوژی بۆ نمونە ئەگەر مێردی بێ یاخود هەر کەسێکی تر بێ بۆ نمونە ئەگەر دوو کەس بن خۆشەویستی یەکتری بن ڕسمی ڕووتی بۆ بنێرێ پیاوەکە هەڕەشەی لێ ئەکا ئەم هەڕەشەکردنە خۆی تەحریزێکە بۆ ئەوەی کە ئەو ئافرەتە خۆی بکوژێ و زۆر کەیستی واشمان هەیە کە لەبەر ڕسمێکی فەیسبوک یاخود کە ڕسمی بڵاو بۆتەوە لەلایەن عایلەکەی کوژراوە یاخود خۆی کوشتووە کە ئەمە مادەی 408 ئەیگرێتەوانێ و کە سزاکەی تەنها 3 ساڵە کە ئەسڵەن ئەم سزایە بۆ تاوانێکی وا هیچ نییە
و هەندێک جار ئەسڵەن ئەو کەسانەی کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتانەکەن لەلایەن کەسانی حیزبی یاخود لەلایەن کەسوکاریانەوە داڵت دەدرێن و سزا وەکو خۆی جێبەجێ نابێت یاسا دادپەروەر نییە کە ئەمانە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ زیاد مندارێت و خۆکوژیش بەتی لەم ساڵانی داهاتووە زۆر بووە وەک لەوەی کە لەلایەن کەسوکاریانەوە بکوژرێت. بڵێ سواس بۆ خاتونی پارێزەر خات و ڕۆژگار ئیبراهیم کە بە شوێنی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. سواس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوو.